ئەمانەی کە لەو بەرۆدیتە هەمووی مافیان ئێمە هاتوین داوای حەقی خۆمانەکەین داوای زیاد ناکەین بە هیچ شێوەیە مڵکمانی داگیر کردو ئەمە 15 ساڵە ساختەمان لێکە ئەمانەی کە لەو بەرۆدیتە هەمووی مافیان یعنی حکوومەت بە دوای یەک بست مافیا گەڕێ ئەو لەبەر دەستێتی بانگی بۆ ناکا بڵێ ئەمانە فەقیر و هەژارن بۆ حەقی خۆیان نانێ ئەوە چێکرێتان سەوت کراوە ها؟ حەقەکەی حەقەکەی ئێمە وەختی خۆی وتی یەکەم بە مەعمەل وەموتانە حەسێنمەوە ئەمە ئەخلاق وەتوارەکەیەتی ستا خۆی شاردوێتەوە ئەگەر خۆی بە ساختە و منتەهەم نازانێ ئەوە لێرە حازر وایە نییە چه نەگە بێم کێشێ 10 ساڵم کێشەیەمان هەیە هەر ئاوە کۆمانەکاتەوە و ئێستا خۆی شاردوێتەوە دووسێ مانگە ئەگەر دینارت داوە پێمان فلست داوە پێمان حەقی خۆتە بەس ئەگەر حەقی خۆمانە بمان نەرەوە داوای حەقی خۆمانەکەم خۆ داوای زیاد ناکەین پارەشتان پێداوە ئی باو باپیربانە بەسم جگە لە زەوێکە پارەشتان پێداوە نانە من پارەم پێ ناوە من ناتوانم درۆ بکەم زەوێکە لە ئێستادا چییە کراوە ببینە عەرزێکی ڕەش و ڕووتە و نازامیتر هەرڵێ ئەیکەم ئەی بۆ دایکە دەبیکە و حەقی خۆمان بەریەوە نییە درۆکە لە قانونە لەسەر ناوی ئێوە نەماوە زەوێکە پارە وەڵڵە هەمووی بە تاپۆل لە سەرمانە نیوەی ئیمزای کرد هەڵی خەڵەتارتی پارەتانینەوە 15 ساڵە پارەی بۆ ئانیژنەیە داواکارن چیتان بۆ بکرێت وەڵڵا داواکاری ئەومانە حەقەکەی خۆمان بۆ بگێڕێتەوە داوای هیچی تردا